لەسەر کات و شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە سنووری پارێزگاکانی حکوومەتی ناوەند مشت و مڕ و ناکۆکی لە نێوان دەسەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و لیژنەی یاسایی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق دروست بووە. ئەمە لە کاتێکدایە وا بڕیارە لە مانگی 11 ئەمساڵ هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت بۆ جارێکی تریش ئەگەری دواخستنی هەڵبژاردن لە پارێزگای کەرکووک لە ئارادایە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاکەش ئاشکرای دەکات هەوڵێک هەیە نەک بۆ دواخستن تەنانەت بۆ سڕکردنی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی کەرکووک. خۆی هەوڵەکە لە دوو سەری هەیە. یەکیانەوەیە هەموو ئەنجومەنی پارێزگاکانی عێراقکە لە هەرێما ڕێک نەخراون هەمووی سەرکرێ و هەوڵێکیش هەیە بۆ سەرکردنی ئەنجومەنی کەرکووک بە تایبەتی بۆ ئەوەی کە ئیدارە تاگڕۆ بێتەوە لە جێبەجێکردنی پرۆژەکان و سەرفکردنی و پارە گەورەی کە بۆ کەرکووکات. بەو پێی پێکهاتەی کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆرینەیە و لە ڕابردوودا زۆرترین بڕیارەکان بە پێویستی ئەوان یەکلایی دەبوویەوە لە ئێستادا و دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و گۆڕینی جوگرافیای ئیداری و دیموکرافیای سنوورەکە هەوڵێک هەیە ئەو ئەنجومەنە بێدەسەڵات بکرێت. ئەمەش هۆکارە سەرەکیەکەی بۆ هەردوو حزبی دەستڕۆیشتووی شارەکە دەگەڕێتەوە کە بەهۆی ململانی سیاسی و حزبیەکانیانەوە ئیدارەدانی شارەکەیان لەدەستدا. ئێمە و کۆمەڵ ئیسلامی هەمیشە پێمان وا بووە هەموو هەڵبژاردنێک لە کاتی خۆیدا بکرێ باشە، چونکە ئەوە زەمانەتی زیاتری سەقامگیری سیاسیە و زەمانەتی زیاتری دیموکراسیەتە و مافی تاکە کەسی هەموو هاوڵاتیەکە کە 4 ساڵ جارێ دەنگی خۆی بدە، بەڵام ماوەی 15 ساڵە ئەم ئەنجومەنە وەکو خۆی ماوەتەوە تەنانەت بۆ خودی خۆشیان بێزار بوونە. بۆیە پێمان وایە کە ئەو هەوڵانە کە ئەگەر سەر بگرێ کارێکی خراپە بۆ ئەوی کە هەڵبژاردن نەکرێت لە کەرکووکە، کارێکە کە بەڕاستی قەزیەی کوردی وە زەرەری یەکەم بۆ قەزەی کوردی و کورد زەرەری گەورەکە لەم نێوەندەدا، چکە ئێستا کورد ماڵی پەرش و بڵاوە. دەوامبوونی وەزعی ڕاهن لە بەرژەوەندی کورد نییە بە هیچ شێوەیەک، بەڵکو درێژە کێشانی ئەم وەزع ڕاهنە لە خانزاجی بە تایبەتی پێکهاتی عەرەبیە. پێکهاتی عەرەبی زۆر کار لەسەر دواخستی یان ئەوەتانێ بە شێوەی لە شێوەکان هەوڵەدا ئەم وەزع ڕاهنە بەردەوام بێت و تورکمانەکانیش تا ڕادەیەک سوودمەندین لەم وەزع بە تایبەتی پێکهاتی جەبهەی تورکمانی وەک جەبهەی تورکمانی وەک پێکهاتە سوننەکەی ناو جەبهەی تورکمانی ناڕازین بەم دۆخەی کە ئێستا هەیە چکە لە بەرژەوەندیان نییە. لەوانی هەندێک کوردی هەبێ بە شێوەی لە بەرژەوەندی بە وەک لایەنە حیزبیەکەی، بەڵام وەک لە لایەنی نەتەوەی کورد بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی نییە بایکۆتی پرۆسی هەڵبژاردنەکە یاخۆ داخستنی پرۆسی هەڵبژاردن بکرێت. لیژنەی یاسایی مانگی 11 دیاری کردووە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش پێشنیاری مانگی 2 ساڵی داهاتووی کردووە. حکوومەتیش پێی باشە مانگی نیسانی داهاتوو پرۆسەکە بەڕێوە بچێت. ئەمە سەرباری چەندین هەوڵی تر بۆ جیاکردنەوەی جارێکی تری کەرکووک لە پرۆسەکە و مانەوەی شارەکە بەم دۆخە نائاسایی ئێستاوە. بە بڕای چاودێرانی سیاسی هەر هەوڵێک لەو جۆرە بدرێت بە زیانی شارەکە و دانیشتوانەکەی دەشکێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.